شارەزایەکی ئابووری عێراقی دەڵێ پێ ناچێ ئەم مانگەش پرۆژە یاسای بودجە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران بکرێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش ڕای دەگەیەنێت هێشتا هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لەسەر پشکی هەرێم ڕێک نەکەوتون. بەپێی بەرنامەی حکوومەت و پەرلەمان پێویست بوو پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 پێش تشرینی یەکەم واتە مانگی دەی 2022 بچوایەتە ئەنجومەنی نوێنەران و بکرایە بە یاسا. بەڵام بەهۆی خۆپیشاندانەکان و پێگنێنانی کابینەی حکوومەتی عێراق پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 دواکەوت و بەهۆی ڕێگنەکەوتنی هەولێر و بەغدادیش ئەم مانگەش پرۆژە یاساکە نایەتە پەرلەمان. نەبیل مەرسومی مامۆستای بەشی ئابووری لە زانکۆی بەسڕە دەڵێت پێ ناچێ ئەم مانگەش پرۆژە یاسای بودجە لە حکوومەتەوە بچێتە پەرلەمان. هۆکارەکەشی بۆ ڕێگنەکەوتنی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند لەسەر پشکی کورد لە بودجەدا دەگەڕێتەوە. مەرسومی دەشڵێت پشکی کورد و خەرجی زۆر لە پرۆژە یاسای بودجە بوونێتە هۆی دواکەوتنی ناردنی پرۆژە یاساکە و دەست پێکردنی ساڵێکی نوێ بەبێ یاسای بودجە. ساڵانە پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجە هەناردەکردنی نەوتی سربەخۆی هەرێمی کوردستان و نەگەڕانەوەی داهاتە فیدراڵیەکانی هەرێمی کوردستان دەبنە خاڵی ناکۆکی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵی. هەروەک ئێستا بڕیاری ناردنی 400 ملیارەکە وەک پشکی هەرێم دراوە، بەڵام بەهۆی نەگەڕانەوەی داهاتە فیدراڵیەکان لە هەرێمی کوردستان و بۆ بەغداد و بڕیاری دادگای فیدراڵی لەسەر نەوت و غازی هەرێمی کوردستان وەزیری دارایی ئامادە نییە واژۆ لەسەر ناردنی بکات. شەریف سلێمان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیەوە ڕایگەیاندووە هێشتا پرۆژە یاسای بودجە لای حکوومەتە و لەژێر تاوتوێکردندایە و بودجەی ئەم ساڵ کورتهێنانی تێدا نییە. سلێمان دەڵێت هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی تاوتوێی پشکی هەرێمیان لە پرۆژە یاسای بودجەدا نەکردووە و خەرجیەکانیش لە قۆناغی تاوتوێکردندان. هەروەها ڕاشی گەیاندووە پرۆژە یاسای ئەم ساڵ زیادی هەیە و کۆی خەرجیەکانی هاوڵاتیان و حکوومەت تەواو دەکات و پشکی هەرێم نرخی دۆلار ژێرخانی ئابووری پرۆژەکانیش گرنگترین خاڵی پرۆژە یاسای بودجە دەبن. هەر بەهۆی نەبوونی پرۆژە یاسای بودجەوە وەزارەتی دارایی عێراق لەسەر بڕیاری دادگای فیدراڵی موچەی مانگی کانونی دووەمی فەرمانبەران و تێچوونی وەزارەتەکانی دابەش کرد. ساڵی ڕابردووش بەهۆی ئاڵۆزی دۆخی عێراقەوە دوا بە دوای هەڵبژاردننی پێشوەختە لە نێوان لایەنگرانی سەدر و هێزانیەکانەوە لەلایەن هیچ کام لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانەوە پەسەند نەکرا.